لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا چەند بڕیارێکی نوێی دەرکرد. بکوژی دوو خوشکەکەی چەمچەماڵ دەستگیر کرا. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەموو چالاکی و گردبوونەوەیەکی خۆی ڕاگرت. پێشنیازێکی نوێی حکوومەتی هەرێم ئاستەنگی بۆ ڕێکەوتنەکەی لەگەڵ عێراق دروست کردووە. ساڵتان لەبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڕیاریدا دەرگای ناوەندەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردە و سەرجەم قوتابخانە ناحکومیەکانیش بەداخراوی بمێننەوە و دەوامی سەرجەم زانکۆ و پەیمانگا حکومی و ناحکومیەکان ڕابگیرێت. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بڕیارەکانی ئاشکرا کرد و ڕایگەیاند ڕێکارەکان لە هەرێمی کوردستان توند دەکەینەوە و دەبێت خەڵک زیاتر پابەندی بڕیارەکان بێت. وەزیری تەندروستی حکوومەت ئەوەی ڕاگەیاند ناوەندەکانی خوێندنی پەروەردە و زانکۆ و پەیمانگاکان بەداخراوی دەمێننەوە تاوەکو دەی نیسان تەنها بۆ تاقیکردنەوە خوێندکارانی زانکۆ دەچنەوە هۆڵەکان. هاوکات هەموو کۆڕ و کۆبوونەوە و ڤیستیڤالێک ڕادەگیرێت و قەدەغەیە بە گوێرەی بڕیارەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا هیچ ئاهەنگ و بۆنە و پرسەیەک ڕێپێدراو نییە و تەواوی هۆڵەکانی وەرزشی و بۆنەکان تاوەکو ماوەیەکی دیاریکراو دادەخرێن. سەبارەت بە دەوامی فەرمانگەکان لیژنەکە بڕیاری داوە ڕۆژانی یەکشەمە تا چوارشەمە دەوامی ئاسایی دەبێت و ڕۆژانی پێنجشەمە هاوشێوەی هەینی و شەممە دەبێتە پشووی فەڕمی لە سەرجەمدام و دەستگاکانی حکوومەت. ئەم بڕیارانەی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە کە لە 2 هەفتەی ڕابردوودا ئامارەکانی توشبوون و مردن بە کۆرۆنا ڕووی لە زیادبوون کردووە و بارپرسانی حکوومەتیش ئاماژەیان بە دۆخێکی مەترسیدار داوە بەهۆی بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکەوە. بکوژی دوو کچەکەی چەمچەماڵ خۆی ڕادستی هێزەکانی پۆلیس کرد. بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ڕایگەیاند تۆمەتباری سەرەکی کوشتنی دوو کچەکەی چەمچەماڵ کە باوکیانە لە ژێر فشاری هێزەکانی پۆلیسی چەمچەماڵدا خۆی ڕادەست کردووە. پۆلیس ئاماژەی بۆ ئەوەش کردووە تۆمەتبارەکە لە بەردەم دادوەری لە کۆڵینەوەدا دانی بە تاوانەکەی داناوە و لە ئێستادا بە بڕیاری دادوەر ڕاگیرەوە و لێکۆڵینەوەکان لەگەڵیدا بەردەوامە. دوای ئەوەی لە سەرەتای مانگی ئەیلولی 2020 دوو خوشک لە قەزای چەمچەماڵ کوژران بە تۆمەتی کوشتنی کچەکان دادوەری لێکۆڵینەوە بڕیاری دەستگیرکردنی بۆ باوکی کچەکان دەرکرد، بەڵام تۆمەتبار بۆ شوێنێکی نادیار هەڵات بوو. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بڕیاریدا بەڕاگرتنی هەموو جۆرە چالاکی و گردبوونەوەیەک لە ڕاگەیەندراوێکی وەزارەتی ڕۆشنبیریدا هاتووە، وەک ئاگادارن ماوەیەکە بە شێوەیەکی خێرا و بەرچاو شەپۆلێکی تری ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڵاو بووتەوە. بەپێی هۆشداریەکانی وەزارەتی تەندروستی ئەگەر دۆخەکە بەو شێوەیە بێت لە ماوەیەکی کەمدا لە کۆنتڕۆڵ دەردەچێت. ئاماژەی بەوەشداوە ئەوەی پەیوەندی با وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە هەیە لە چوارچێوەی هەڵمەتی خۆپارێزیدا سەرجەم بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و بەڕێوەبەرایەتی و تەواوی ئۆرگانەکانی پەیوەست بە سێکتەرەکانی کاروباری وەزارەتەکەمان ئاگادار دەکەینەوە کە هەموو جۆرە چالاکی و گردبوونەوەیەک ڕادەگیرێت تا ئەو کاتەی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕێنمایی نوێ دەردەکات. پێشنیازێکی نوێی حکوومەتی هەرێم ئاستەنگی بۆ ڕێکەوتنەکەی لەگەڵ عێراق دروست کردووە. ئامر فایز پەرلەمانتاری هاوپەیمانی فەتح لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پێشتر کوتلە سیاسیەکان لەسەر پشکی هەرێمی کوردستان لەناو بودجەدا گەیشتبوونە نیمچە ڕێکەوتنێک، بەڵام حکوومەتی هەرێم بابەتێکی نوێی هێناوەتە پێش کە ئاستەنگی بۆ ڕێکەوتنەکە دروست کردووە. پەرلەمانتارەکەی هاوپەیمانی فەتح ئاشکرای کردووە هەرێمی کوردستان دەیەوێت ئەو نەوتەی لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان واتە لە ناوچە کێشە لەسەرەکان بەرهەم دەهێنرێت لە چوارچێوەی ئەو نەوتە هەژمار بکرێت کە هەرێم ڕادستی بەغدای دەکات. فایز ڕوونیشی کردووەتەوە ئەو بیرە نەوتانە هەموو دەکەونە ناوچەی کێشە لەسەرەکان لە پارێزگای کەرکووک و دەشتی نینەوە کە ناکرێت وەک بەشێک لە نەوتی هەرێم حسابیان بۆ بکرێت. ئەگەر بێت و کێشەکە بەو جۆرە بمێنێتەوە و لایەنی کوردی سوور بێت لەسەر ئەو بابەتە ئەوە ڕەنگە ئەمساڵ بودجە پەسەند نەکرێت و عێراق بێ یاسای بودجە بێت. تورکیا دەیەوێت بە پارەی ئەوروپا دیمۆگرافیای ئەو ناوچانی ڕۆژاوای کوردستان بگۆڕێت کە داگیری کردوون. بە گوێرەی راپۆرتێکی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا بە هاوکاری تورکیا هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ ئەوەی وڵاتانی ئەوروپا کۆمەکی دارایی بۆ دروستکردنی هەزاران یەکەی نیشتەجێبوون و بازرگانی بۆ نیشتەجێکردنی ئاوارە سووریەکان لە شاری عەفرین لە ئەستۆ بگرن و دیمۆگرافیای ناوچەکە زیاتر بگۆڕن. هەر لەو چوارچێوەیەدا لە مانگی حوزەیرانی ئەم ساڵەوە بە فەڕمی لە ناوچەکانی عەفرین و ناوچەکانی تری ژێر کۆنتڕۆڵی گروپە سووریەکانی لایەنگری ئەنکەرە
دەستکراوە بە بەکارهێنانی لیرەی تورکی لە بازار و مامەڵەکانی ڕۆژانەدا. لە مانگی ئازاری ساڵی 2010ەوە تورکیا و گروپە سووریەکانی سەربانکەرە لە ڕێگەی ئۆپراسیۆنی چڵی زەیتونەوە هەرێمی عەفرینیان داگیر کرد. لە پێناو گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە دەستیان کرد بە دەرکردنی دانیشتوانە کوردەکەی و دەستگرتن بەسەر ماڵ و مڵکیان. بە شێوەیەک لە ئەنجامی ئەو پرۆسەیەدا 310,000 کەس ئاوارە و دەربەدەر بوون کە دەکاتە لە 156 دانیشتوانی هەرێمەکە. بەڕێوەبەری سامانی ئاژەڵا وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند پێشبینی دەکەن لە 20 بۆ 30 ڕۆژی دیکەدا نرخی مریشک بەرەو کەمبوونەوە بڕوات. فیراس سدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە دووری زانی نرخی مریشک لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی زیاتر بەخۆیەوە ببینێت و وتی خاوەنی کێڵگە پەلەوەریەکان دەستیان بە دانانەوەی مریشک کردووەتەوە. پێشبینی دەکات لە 20 بۆ 30 ڕۆژی دیکەدا نرخەکە بەرەو کەمبوونەوە بڕوات. بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتوکاڵ باسی لەوەش کرد ئەو نرخەی پێشتر نرخی ڕاستەقینەی مریشک نەبوو چونکە تێچووی کیلۆیەک مریشک لەسەر خاوەنی کێڵگە پەلەوەریەکان زیاتر لە 2000 دینار دەکەوت. لە چەند ڕۆژی ڕابردوودا نرخی کیلۆیەک مریشکی زیندوو 4000 دیناری تێپەڕاندوو. ئەوەش ناڕەزایەتی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی لێکەوتەوە. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.